from Kurdistan. I love Kurdistan because it is a beautiful place, okay? It is located in Asia. It is located in Asia with them, and I try my best most of the time to be happy, because whenever we feel sad, it means and I like jokers. That is why I like those people which they are funny. And when I speak, my sound is somehow nice to meet you. Nice to meet you. Which are available on the book to you. Now it's up to you. Thank you so much. Again, nice to meet you. Thanks. So the first group, which one we have group here, if they are short adjectives. Our mani kekurte. They are only one syllable. Tanha yakbagan. We bawan, yeah, superlative. The adjective without the mujabla comparative. All the time. I will balance it. دیارم دەورانە ساڵانە کرێتەوە وە بزانم بۆ پۆلەکانی 1 و 2 3 بنەڕەتی چکام پۆلانە بزانستەکان و بیرکاری ئەمانە کرێن بە زمانی ئینگلیزی مامۆستاکانیش پێویستە دەرسەکانیان بە زمانی ئینگلیزی بڵێنەوە لەبەرەوەی ئێمە ساڵانە دەورەیەکەینەوە بێ بتوانین توانستی مامۆستاکان بەرزکەینەوە بە تایبەتی لە وتنەوەی زمانی ئینگلیزی مامۆستاکانیش ئێستاعابی باشیان هەیە و ئامادەی باشیان تایە زۆر بە جوانی ئامادە بن و لە کاتی دەرسەکانە زۆر بە جوانی گوێگرن یعنی بە پەرۆشن بۆ فێربوون بە تایبەتی بۆ زمانی ئینگلیزیەکە من بەش بە حاڵی خۆم زمانی ئینگلیزیە کاڵێمەوە چۆن بتوانم لە ڕی ڤۆکابولەر و لیسنینگ و سپیکینگەوە بتوانم ئاسی مامۆستاکان بەرزکەمەوە بێ و بتوان لەناو پۆلەکەی خۆیانە زۆر بە جوانی ئەدای ئەو دەرسە بکەن کە بە ئینگلیزی ئەیڵێنەوە لەناو پۆلەکانی خۆیانە دەورەکە تا ئێستا تا ڕادەیەکی باش ڕۆشتووە مامۆستاکان زۆر ڕێکوپێکەن لەگەڵمان وەکو هاوڕێمانن بەڵام ئەگەر بکرێت کاتەکەی زیاتر درێژ بکرێتەوە و گرنگی زیاتر بە زمانەکە بدرێت لە ڕووی بەکارهێنانی زمانەوە چونکە بەکردنی بابەتی بیرکاری و زانست بە زمانی ئینگلیزی ئەبێ زیاتر گرنگی پێ بدرێت بۆی مناڵان ڕابن لەسەر ئەو شێوازی دەرس و فێربوونە من کەوەکو مامۆستایەک بەشدارم لەم خولەیە کە خولی بیرکاری و زانست کە بۆ بە ئینگلیزی وا بۆ 11-12 ڕۆژە دەوامەکەین زۆر سوودمان لێ وەرگرتووە و سپاسی مامۆستا باخان و مامۆستا ئەمجە دەکەین کە بەنسبەت گروپی ئێمەوە کە ئەو دەرسمان پێ ئەڵێ زۆر ئیسیفادەمان لێ کردووە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئەوان بە ئێمەی ئەڵێن ئێمە ئەتوانین بەو شێوەیە بیگەێنین بە قوتابی خۆشەویستەکانمان و بەنسبەت کەم و کوڕی دەورەکەوە هیچ شتێک شک نابم لە پێشا تۆزێک گەرم بوو کێشەی با بڵێن و بەریدە و سپلیت و ئەوانە ها تۆزێکە بوو بەڵام لە ئەخیرە بۆمان چارە سەرکرا و ئێستا زۆر بە ڕێکوپێکی دەورەکەمان ئەڕوا و هیچ کێشەیەکمان نییە بەڕاستی مامۆستاکانیش هەوڵیان زۆر لەگەڵ یاوین و ئێمەش پێویستە نەفسی ئەو مامۆستایانە ئەبێ لە پۆلا بە هەمان شێوە خۆمان هیلاکەین و تاوەکو ئەو قوتابی خۆشەویستانەمان کە چاویان لە ئێمەیە ئێمەش بەو شێوەیە پەروەردەیان بکەین و فێریان بکەین زۆر چاکە دەورەکە بەڵێ بە نسبەت دەورەکەیەوە دەورەکە شتێکی باشە باشەکەی لەوەی داکە تەلەبە لە ئەو ئەهلیانەی کە کراونەوە قوتابخانە ئەهلیەکان هاوڵاتی وا فەقیر هەیە ناتوانێت ئەو بڕەپارەی نییە بچی بیدا لەوێ سەرفیکە بەڵام ئەو دەورەیە کە دەکرێتەوە هەموو هاوڵاتیەک دەتوانێت لێ سوودمەند ببێت تەلەبەکەش وەکو خۆی خوێندکار دەتوانێت لە ڕووی زمانەوانی زمانی ئینگلیزی کە زمانێکی دەرەکیە زمانێکی حالەمی هەموو کەس دەتوانێت سوودی لێوە بینێ قوتابەکە دەتوانێت بە شێوەیەکی باشتر وەک لە جاران فێری بێ ئێستا ئێمە مامۆستاین 14 ساڵە خوێندومانە ناتوانین وەک پێویست بە ئینگلیزی قسە بکەین ناتوانین تەلەفوزەکان دەرببڕین مەسەلەکە چییە مەسەلە ئەوەیە بەس بۆ دەرەجە خوێندومانە نەمانتوانیوە ئیسفادەیەک بکەین لە خوێندنەکەماندا بەڵام لانی خراپەکەی ئەوەیە کە
بەڵێ شتێکی باشە تەلەبەت سوودی لێ دەبینێ کە بە ئینگلیزی بەڵام لە ڕووی زانستیەوە ئەم قوتابیە ناتوانێت وەک پێویست وەری بگرێت بۆ نمونە تۆ منهەجەکە زانستە ئەو زانستە بە کوردی پێی بڵێ بە زمانی دایک زۆر باشتر زووتر فێر دەبێت وەک لەوەی کە بە زمانی ئینگلیزی بەڵێ ڕاستە لە ڕووی فێربوونی زمانەکە باشە فێری دەبێت بەڵام لە ڕووی زانستەکەەوە لە ڕووی منهەجی خوێندنەکەەوە تۆزە دواکەوتوتر دەبێت ئەو بەنسبەت لانی خراپەکەیەوە ئێمە مامۆستایان وەک پێشتر ڕوونم کردەوە نەمانتوانی وەک پێویست ئێمە لە منهەجەکەمان ئیخساسەکەمان زانستە هاتام بۆ خۆم کۆمەڵاتیشم لەبەرەوەی قوتابخانەکەم پێویستی پێمە هاتون زانست دەڵێمەوە لەگەڵ ئەوەشدا هاتون جارێشکە ئیزباریم لەسەر کراوە کە بێم بە ئینگلیزی زانستەکە بڵێمەوە ئەوە دوزار لەسەر من ئەرکێکی دوزار لەسەر من ئەرق قورستر کراوە پێویستە نەک بە 35 ڕۆژ ئێمە 4 ساڵە دەخوێنین لە زانستدا دەخوێنین لە ئینگلیزیدا نەمان خوێندە شارەزایمانی ئێمە بە 35 ڕۆژ ناتوانین ئێمە مامۆستایان بتوانین تەلەبەکان فێرکەین ئینگلیزیش زمانێکی سەرەکیە بەڕاستی مامۆستا کە یەک تۆز تەلەفوزەکەی بە هەڵە خوێندیەوە قوتابیەکە لێ وەرەگرێت کە لێشی وەگر ئەو کاتە هەتا چوار پشتی پاش خۆشە تا ئەو قوتابیە گەورە دەبێت دەوێت بە دکتۆر هەر شتێکی ئەو وشەیە کە بە هەڵە وەرگرتەوە هەر بە هەڵی وەرگرتەوە بە هەڵە داڕوە